تابلۆکان سەلامەتن، بەڵام لەگەڵ حکومەتدا ڕێک ناکەوین. چیرۆکی گەورەترین تاوانی دزی لە مێژووی جیهانی هونەریدا. لە شەوێکی سارد و بەفراوی ساڵی 1990 دوو پیاو بە جلوبەرجی پۆلیسەوە لە دەرگای مۆزەخانەی ئیزابیلا ستیوارت گاردنەر نزیک بوونەوە و بە پاسەوانەکانیان وت ئاگادار کراوینەتەوە کەسێک لێرە هەیە و هاتوین پشکنین بکەین. پاسەوانەکان دەرگاکەیان کردەوە، بەڵام ڕەنگە ئەوە کۆتا هەڵی ژیانیان بوو بێت. دوای کردنەوەی دەرگاکە دزەکان پاسەوانەکانیان پۆڵبەست کرد و فڕێیاندانە ژوورێکی ژێرزەمینی مۆزەخانەکە. دوو دزەکان نە پۆلیسی ڕاستەقینە بوون نە هونەردۆست، بەڵام توانیان 81 خولەکی تەواو لە ناو مۆزەخانەکەدا بمێنەوە و بگەڕێن، هەروەک ئەوەی خۆیان خاوەنی شوێنەکە بن و بێ ئەوەی کەس بزانێ. زۆرینەی تابلۆگران بەهاکانیان دزی، بەڵام لەگەڵ ئەوەشدا هەندێک تابلۆی بە نرخیان جێهێشت، وەک ئەوەی نەیانویست بێ تەواوی مۆزەخانەکە وێران بکەن. پاسەوانەکان خۆیان ئازاد کرد، بەڵام دۆخەکە تەواو شێواو بوو. 13 تابلۆی بێوێنە و گرانبەها بە بەهای 500 میلیۆن دۆلار دزرا بوون. پۆلیس گەیشتە شوێنی ڕووداوەکە، بەڵام هیچ شوێن پەنجەیەک و بەڵگەیەک نەدۆزرایەوە. دوای 4 ساڵ نامەیەکی نهێنی گەیشتە مۆزەخانەکە. تابلۆکان سەلامەتن، بەڵام لەگەڵ حکومەتدا ڕێک ناکەوین. ئەم وشە نهێنیانە لە لاپەڕەیەکی ڕۆمانێکی سیخوڕی دەچوو، بەڵام هیچ کەس نەیتوانی شوێنی تابلۆکان بدۆزێتەوە. تا ئێستاش چوارچێوە بەتاڵەکانی مۆزەخانەکە وەک برینێکی هەمیشە تازە دەدرەوشێنەوە. تەنانەت پاداشتی 16 میلیۆن دۆلاری FBIش نەیتوانی زانیاری لەسەر دزیەکە پەیدا بکە. تیۆریەکان دەڵێن ڕەنگە تابلۆکان لەلایەن مافیا ئیتاڵیەکانەوە یان هێزە نهێنیەکانەوە دزرابێ. ئەمە یەکێکە لە گەورەترین دزیەکانی جیهان کە تا ئێستا کەیسەکەی بە کراوەیی ماوەتەوە. پێدوایە ڕۆژێکدا بێت تابلۆکان بدۆزرێنەوە یان بۆ هەمیشە ون دەبن.